بەنای خۆی بەخشندەی میهرەبان دیارە ئێمە لە پێشوازی مانگەشی زۆر گەورە و پیرۆزانی کە مانگی پیرۆزی ڕەمەزانە خۆی گەورە بە قسمەتە موسڵمانێک بکات کە ئەم مانگە تایبەتمەندی خۆی هەیە بۆیە بە پێویستمان زانی کە کۆڕێکی ئیمانی ساز بکەین لەسەر سنەتی پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان و گەورەی ئەو مانگە لای خەڵکان ئاشنا بێت دیار بێت دەرە خەڵکان بە تەبیعەتی حاڵ نوای شتیان لەبیر ئەچێتەوە بۆیە پێویستە بەبێت خەڵک بینینەوە کە ئێمە نزیک ئەبینەوە لە مانگی ڕەمەزان ئەو مانگە تایبەتمەندی خۆی بۆی خەڵکان بە دەرفەتی بزانن گەورەی ئەو مانگە لە دەست نەدەن و خۆیان ئامادە بکەن زۆرترین عیبادەت لە مانگەدا جێبەجێ بکەن بەڵکو بتوانن لەو مانگەیدا خوا لە خوان ڕازی بکەن بۆیە بە پێویستمان زانی کە کۆڕێکی ئیمانی ساز بکەین بۆ هۆشارکردنەوەی خەڵک لە گەورەی ئەو مانگە. والله بەنسبەت ڕەمەزان لەبەرەوەی ڕەمەزان یەکەم مانگێکی جیاوازە ڕۆژەکانیشی جیاوازن پاداشەکەشی جیاوازە بە تایبەتی ئێستا سەرەتایەک دوو ڕۆژمان لەبۆ مانگی ڕەمەزاندا پێویستە موسڵمان لەو ڕۆژانەدا بەرنامەیەک لە بۆ خۆی وەکو خودی خۆیەوە بەرنامەیەک لە بۆ عایلەی خۆیەوە و بەرنامەیەک لە بۆ کۆمەلگای خۆیەوە جیرانەکانی خۆیەوە ئەوانەی کە ڕەفیقیتی لە ئیش و کاردا لە وەزیفەدا بەرنامەیەک دابڕێژی بۆ ئەوەی کە کات بە فیڕۆنەدا لەو مانگەیدا چونکە بەڕاستی ئەو مانگە مانگێکی زۆر پیرۆزە گەورەیە بەرەکەتە بتوانی موسڵمان لەو مانگەیدا ئەسپی خۆی تێداداودا کاتەکانی خۆی بە فیڕۆنەدا زۆر مهمە چونکە ئەو کاتانە بەدەست ناکەونەوە هەر کاتێک کە ڕۆیی لە ئێمە دەڕوات و بەدەستمان ناکەوێتەوە جا بۆیە موسڵمان پێویستە لەو مانگەیدا فرسەتێکی چاکە هەڵێکی چاکە خوای گەورە وەکو نیعمەتێکە بەسەر ئەوانەیدا کردوونە کە تەمەنی درێژ کردوونە گەینە ئەو ڕەمەزانە بۆ ئەوەی کە کاری چاک زیاتر تێدا بکەن ئەنجام بدەن بۆی لای خوا خۆیان دەوڵەمەند بکەن و بتوان ڕەزامەندی خوا بەدەست بێنن.